ئەم پێشنیازە بڕیارە لە حوتی 2021 ئێمە سەرقاڵی ئامادەکردنی بووین لە کۆبوونەوەی هەشتی حەوت دەستەی سەرۆکایەتی بەڵێنی پێداین کە پێشنیازە بڕیارەکە گەڵاڵە بکەین و ئەوان ئەیخەنە ناو بەرنامەی کاری دانیشتەکانی پەرلەمانەوە. طبعاً پشووی پەرلەمان هات بەسەرا. پێشنیازە بڕیارەکە بریتیە لە پابندکردنی حکومەت بە ئەرک و پابندیە داراییەکان بە خۆشحاڵیەوە 25 ئەندام پەرلەمان لە فراکسیۆنە جیاوازەکان واژۆیان کردووە. حکومەت پابند دەکرێت بە دابەشکردنی موچەوەکو خۆی بە پێی یاساکان بە پێی مادەی دووەم حکومەت پابند دەکرێت بە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران. ئێوەزان لە 2016ەوە فەرمانبەرانی حکوومەت لەم مافە یاساییە بێبەش کراون. فەرمانبەر هەیە، پلەبەرزکردنەوەیەک هەیە، دوان هەیە، زیاتریش. خاڵێکی ترەوەیە کە حکومەت پابند بکرێت بە گەڕانەوەی داهاتەکان بۆ خەزێنەی گشتی نەوتی و نانەوتی و دابەشکردنەوەی بەسەر فەرمانبەران و هاوڵاتیانە بە پێی بەرژەوەندی گشتی. خاڵێکی تر کە زۆر گرنگە بابەتی جێبەجێکردنی یاسای چاکسازی و هەر زیادەیە کە لە یاسای چاکسازی جێبەجێکردنی یاسای چاکسازی موچە و ئیمتیازەکانە گەڕێتەوە خەرج بکرێتەوە بۆ کەمترین موچەی خانەنشینی. ئێوەی بەڕێزەزان هاوڵاتی هەیە دوای 30 ساڵ 35 ساڵ 40 ساڵ خزمەتکردن موچەی خانشینیەکەی 220,000 کە بەڕاستی ڕێژەیەکی زۆر کەمە، نەعەدالەتیەکی زۆری پێوە دیارە بەراورد بە موچەکانی تر. مادەی پێنجەمیش ئەم بڕیارە لە وەقایع کوردستان بڵاو بێتەوە.